لە ناوەڕاست ساڵی 2017 ئەو کاتێک کە قەیرانەکان بەرۆکی هەرێمی کوردستانیان گرتبوو من وەکو گەنجێک کە بار و گوزەرانم وەکو باقی خەڵکی تر خەریک و بەرەو خراپی هەنگاوی دەنا بیرم کردەوە کە دەست بە کارێکی سەربەخۆی خۆم بکەم ئەوە بوو بە سوودوەرگرتن لە کەرەڤانێک توانین کۆفیشۆپێکی بچووک لە یەکێک لە شەقامەکانی شاری هەولێر دانیم سەرەتا هەر خۆم و کەسێشتر وەکو هاوکار دەستمان بە کارەکانمان کرد سوپاس بۆ خوا لە دوای ماوەیەکی کەم وردە کافێکەمان توانی ناوبانگێکی باش پەیدا بکات و ئیستیزابەیەکی زۆر جوان لە لای خەڵک هەبوو بە تایبەت لە لای چینی گەنجان کە ڕۆژانە هەم سەردانیان دەکردین هەم پاڵپشتێک و هانیان دەدەین کە کارەکەمان فراوانتر بکەین تاوای لێهات کە ئەم ساڵ کە ئێستا قسەی تێدا دەکەین کافێکەمان دوو لقی لە شاری هەولێر هەیە داواکاریەکی زۆر هەیە لە شارەکانی تریش لەق بکەینەوە بەکۆی ئەوانەی کە لە هەردوو لقەکەی کافێکەمان ئیش دەکەن نزیکەی 14 کەس دەبن واتە 14 خێزان لە کافێکەی بنەوە سوودمەند دەبن کە ئەوە بە گەورەترین دەستکەوت دەزانم بەر لە قازانج لە هەمووی دڵخۆشتر ئەوەیە بۆ ئێمە کارمەندەکانمان هەمویان گەنجن بەشێکیان قوتابین بەشێکیان خوێندنیشیان تەواو کردووە بەگشتی لە دوای ساڵی 2017ەوە حەزێکی زۆری گەنجان خولیایەکی زۆری گەنجان بۆ دەستپێکردن بە بزنسی بچووک بە کاری بچووک زیادی کردووە تەمەنا دەکەین حکوومەتیش پاڵپشتیان بێتن بە شێوەیەکی یاسایی بتوان ئەو خەڵکە ئیشی خۆی بکاتن بۆ ئەوەی بتوانن لەوە ڕزگاریان بێتن کە چاویان لە دەستی ئەوە بێتن ببنە موچەخۆری حکوومەت یان موچەخۆری شوێنی دیکە لە ڕێگای ئیشی سەربەخۆی خۆیانەوە داهاتی خۆیان دابیر بکەن. لە کافەی ئێمە زیاتر کەشێکی خێزانی و گەنجانە دروست بووە ئەو شتانی کە لە کافەکەی ئێمە پێشکەش دەکرێتن هەموو جۆرەکانی قاوەیە قاوە جیهانیەکان لەگەڵ کۆمەڵێک قاوە کە تایبەتن بە خۆمان دروستی دەکەین ئەوەی بەدەستمەوەی قاوەی قەزوانە کافێکەی ئێمە هەر لە سەرەتای دروستبوونیەوە تا ئەمڕۆ بە قاوەی قەزوان زۆر بەناوبانگە چونکە شێوازێکی تایبەتمان هەیە بۆ ئامادەکردنی و کوالێتی ئەو قاوە قەزوانەی ئێمە بەکاریدێنین تۆزێک بەرزترە لەوەی کە لە بازاڕ هەیە ڕۆژانە خواستێکی زۆری لەسەرە گەنجێکی زۆر ڕۆژانە سەردانمان دەکەن من لە سەرەتای ساڵی 2020 لە شوێنێک سیڤیم تەقدیم کرد لەو کۆفیشۆپە و توانیم لێرە کار بکەم و لە هەمان کاتدا بتوانم خوێندنەکەشم بکەم ئەمن لە زانکۆیەکی ئەهلی دەخوێنم لە هەمان کات لە ڕێگەی ئیشەکەم دەتوانم تێچوی خوێندنەکەی ساڵانم بدەم گەنج لەو تەمەنانە دەتوانی خۆی بگریت لە دواتریش دەمێ ئەوە بڵێم ئەو هەموو گەنجانەی دێنێرە ئەو ئایلە و ئەو کەسانەی دێنێرە بەڕوویەکی گەرم پێشوازیان لێ دەکەم جا چە هاوڵاتی بیانی بی چە هاوڵاتی خۆمان بی بە گەرمی پێشوازی لێ دەکەین و ئەوە مای خۆشحاڵیە و دەمێ ئەوەش بڵێم کە زۆر سپاس بۆ خاوەنی کافێکەم و زۆر سپاسی دەکەم چونکە توانی 14 تا 15 گەنج بخاتە سەرکار توانی زۆرێک لە فەراغەکانی ژیانی ئەو گەنجانە پڕ بکاتەوە پەیامی من لە بۆ هەموو گەنجەکان ئەوەیە پێویستە وا فکر نەکەنەوە کە ئیشکردن ڕێگرێت لە خوێندنەکەتان بە نمونەی زیندوو پێتان بڵێ من ساڵی پار ئەوائلم بەدەستێنا خۆشبەختانە لە قسمەکەی خۆم و لێرە زۆر هاوکارم بوونیانی کە دەیانزانی و کاتەی سمستەرمان هەبوو ئیمتحاناتمان هەبوو یعنی ڕێگەی مەجای فەراقی ئەویان لەو دروست دەکردم کە بخینم خۆشبەختانە لە ڕێگەیەوە توانیم ئەوائل بەدەست بێنم بمە سەر ئاستی یەکەمی قسمەکەم Manufacturing